خوا ژنی دروست کردو کۆمەڵی تایبەتمەندی یاوەتی لە پیاوان نییە و بۆ مەسلحەتی خێزانیشە و هەر ژنە بیر کاتەوە کە وەکو پیاو بێ یا هەر پیاوە بیر کاتەوەکو ژن بێ ئەوە سەرەتای کارەسات و لێکترازانی خێزانەزانی وەچی بە ویژدانە ئێسا ئەگەر ئەم پیاوە وەکو تۆ نەرمونیان بواە و ئەو سیفاتانی ئافرەتێتی هەی بواە تۆ شوو پێکرد یعنی معقولە ژنێ شوو بە ژنێ بکات لە سیفاتە نابێ ئەویش ئەگەر تۆ سیفاتی وەکو ئەو پیاو بۆ دەنگی گڕ بواە و هەموو شتێکی وەکو پیاو وایە نێتوانین لەگەڵ تا بژی بشکی من پیاو تایبەتمەندی خۆی هەیە ژنیش تایبەتمەندی خۆی هەیە تۆ لە هەندێشتا زۆر بەهێزی پیاو لە هەندێشتا بەعکسەوانێ هەردووکتان تەکمیلە یەکتر یەکەن دژی یەکتر نین وای گەورە وای لێ کردووە دوو قاڵ بن بۆ یەکە گونجێن لەبەرەوە نابێ بڵێ ئەو چیەکە منی ژەواکەم بڵێ ئەو مافی چوونە دەرەوەی هێمیش مافی چوونە دەرەوەم هەیە مافی خوێندنی هەیە بەڵێ تۆش مافی خوێندنی هەیە مافی ئەوە هەیە میوانێ هەبێ بەڵە بەس میوانێک بێنەرەوە کە زەرەری بۆ نەبێ خوشکی من مافی ئەوە هەیە جلخۆ هەڵی بژێری سەیارە بە دڵی خۆ بێ بۆ ماڵە قزمە بچێ هەمووی مافی خۆتە ئەو ناتوانین ڕێگری لێ بکە بەڵام ئەو ئێساڵێمە ئاگرێک هەیە ئەم ئاگرە نابێ بێتە ماڵی منەوە و لەسەر حەقیشە بۆ مەسلحەتی تۆ یەکەم شت بۆ مەسلحەتی تۆیە شەمە خۆ پیاو نین ئەو بترسێ ژنن یعنی هیچ زەرەرێ لە تۆ نایەن وەکو ناحی جنسی بەڵام زەرەر دوایی کە پیاوەکە و یەکێکیان نبوو ئەو کاتە کارەسات دروستە بێ لەبەرەوە بەس من لەگەڵەوەیان نیم مەرجوشت لە ناو خێزانە هەبێ بەڵام بە هەر حاڵ ئەم شتانە بێت تۆ جوان بیری لێ بکەیتەوانێ بیر لە خێزانەکە و لە مناڵەکانم کەرەوە هاوڕێژ دەتوانی 100 هاوڕێوە هەبێ کامەشی بەس خۆ تۆ ڕێگری لە هەموو ئافرەتێک ناکە ڕەفیەکانی بێن نەخێر هەر ئەو دووسێ هاوڕێی کە ئەچنە کافتریاو نێرگەلا کێشن ئەگیرە ئەوانەی تری ناسم دوای ئەوەش وەکو پێم وتی ئەم خۆ کەس و کارمان هەیە با خوشکەکانی بێن خوشەکانی من بێم ئەم چێتە مەڵان ڕێگری لێ ناکەم بەس ئەبێ بزانم بیناسم خۆشی بیان ناسێ ئەمانی کێنە ماڵی ئێمە کێن زەرریان هەیە قازانجیان هەیە یا مەسەلەن تووشی سەرێشەمان ناکە ڕجای لەکەم بێتەوە هۆش خۆی و ئەلێرا بڕیارێک تۆ ینی خاتونجان سازگار خان ئەم ناڵێ ڕەفیقەکانە کەس نەیە بەزەڵێ ئەوانە نێن پەیوەندیان لەگەڵ پچڕێنی ناپسڕێنی و پەیوەندی بەخۆتەوە هەیە بەڵام مەیان هێنە ماڵتەوە دیان دوورکەوەرەوە کاک دکتۆر من ئەوانە هاوڕێ زانکۆ من ناتوانم یەکسەر ڕەفیقایەتیان لێدا ببڕێن بەڵام هەوڵەیە موردە وردە باشە تۆ لە زانکۆ بەس ئەو سێ هاوڕێوە هەبوو خوشکی من خۆ لەوانی سەدان هاوڕێوە هەبوو بێت دەیانێ هەبووە ئەو دەیانەی تر بێنە کچی من بۆ تۆ بەم سییانەوە چەلب بووی کازانی کێشەی بۆ ماڵەکە و دروست کردو بۆ مناڵەکانە دروست کردو بۆ هاوسەرەکە و دروست کردەوە لیان دوورکەوەرەوە خاتونجان مەرحەبا بە تەلەفۆن قسەیان لەگەڵا بکە پێیان بڵی شەرمەکە بڵێ هەیە کە ویستیان بێن بیانی و دۆزەرەوە مێڵە ینی ئاگیرە وێتە ناو ماڵەکەت و بە وەسڵی ئەوی ژەیکە بە حقیقەت باش نین هاتنی ئەوان خوشکی من